مامۆستا من 2017 زەواجم کردیا. خوای گەورە مندارەشی دامێ بڕک بە تاقی دایم بەس کە دایمێ مندارەکە لە دایک بوو پاش 3 ڕۆژی فوجەتی ڕەنجی یعنی پاش 3 ڕۆژ خوای گەورە لۆ خۆی بردیەوە. یعنی لەو کاتیوەتە ئێستا خوای گەورە منداری نەدامێ هەتا ئەو ماوەی خێزانم عەملی بووە تەقریبان 3 مانگ و نیو دەبی. ئێستا کە چوونە لای دکتۆری دکتۆر کە فەحسی لۆ کردیا دەرێ ئەو مندارە یەک شوێنی تەواو نییە و ناودری مەسەلەن ئاوی تێدایە و ناو زجی چەند شوێنێکی ترتی سە ئاوی هەیە. یعنی ئەو پەڕی ئەو حەملە مەسەلەن دەگاتە 5 مانگ دەمری باش چکە ڤایرۆسەکی هەیە. یعنی 3 شوێنم کردیە لۆی تاوانبار نەبم لای خوای گەورە ئەوان چکە دەرێن دەبی لەباری ببن. ئەزا عەزم کرد لای بەڕێزش حەزم لێ زیاتر دڵنیا بمەوە بزانم ڕای جەنابەت چییە. زۆر باشە. طبعا ئەهلی طب زۆربەیان بۆ نمونە کە کاتێکم بڕیارە دەن یعنی بۆ نمونە لەسەر مۆزوعی زانست و یان ئەو پێشبینیانی ئەوان کەوا بۆم کۆرپەیە هەیەە بڕیار ئەدەن و بۆ نمونە هەیەە هەر دینی نییە. باشە بیر لەوە ناکاتەوە کە قەتڵە ئەمە بۆ یەک کوشتنی ئەم مناڵ لە ئێستای قوربانیان قەتڵە مادام 5 مانگی تر بۆ خۆی ئەمرێ و هیچ زەرەریە بۆ دایکەکە دروست نەبێت یان نەک 5 مانگکە دەمری ئێستا 3 مانگ و نیوە یعنی مانگ و نیوە چکە بەس مەسەلەن ئێستاکە بە دەرزێک شتەکە کۆتایی دێ نابێ قوربانگیانەوە قەتڵە برا شرینەکەم بە هیچ شێوازێک نابێ ئەوە بکەن. من یەکێک لە نزیکەکانی خۆم بە هەمان شتیان پێوە دووتیان ئەم مناڵە لە دایکیش بێت تەواو نابێت چکە سەری ئاوی تایە دڵی نازانم چێتی. ئێستا الحەمدولله پۆلی 5 ئیبتیداییە و ماشەڵڵا مناڵێکی زۆر قوت و جوان و چالاکیشە هیچ کێشێکی تەندروستی نییە ماشەڵڵا زۆر جوانیشە. بۆیە ئێوە خۆتان بسپێرن بەخوای پەروەردگار بە هیچ مناڵە مەکوژنە و مناڵە ڕۆحی تایە مادام ماگونیوێکی تر وەکو ئەوان ئەڵێن بۆ خۆی ئەپوکێتەوە یان بۆ نمونە ئەمرێت بە ئەو کاتە کە مرد ئەو کاتە بە عەمەلیات دەری بکەن و خوای گەورە بۆتانی قەرەبوو کاتەوە بۆتانی تەعویز کاتەوە. وەڵڵا ئەمن بەخۆم پڕ بەدر عەزمێنێ لەباری بم چکە ئەم پێم گوتم ئەگەر یەک پارچە گۆشتیش بی بەس دری لێ بدەم من عەزم لێ ئەومدارە بێتە ژیان یعنی بێتە سەرزەوی. ئەمن بە هەر شێوەیەک بمداتێ شکرمە بەش خوای گەورە چکە ئەم کات دەزانم خوای گەورە باشی من هەردەبژێری. زەبەت قوربانگیان بۆیە سەبرتان هەبێت مەیکوژن ئەوە قەتڵە قوربانگیان تۆ بە دەرزی ئەو مناڵە ئەکوژی کە ڕوحی تایە هیچ کەسێک ناتوانێت فتوای ئەوە بۆ بدا بڵێ ئەمە دروستە. ئێمە چاوەڕێ ئەەکەین چاوەڕی قەدەری خوای پەروەردگارەکەین ئەشێ ئەو مناڵە لە دایک بێ هیچ کێشەیەکی نەبێت. وەڵا من بە دکتۆر دینی سەریکە یەکێک لە کۆمێ نووسی ئەوەی من وابوو الحەمدولله ئێستا زۆر باشە. ئێمە چاوەڕێی ڕەحمی خوای گەورە ئەەکەین بۆ هەر نەخۆشی و ناخۆشیەک داواکەین خوای گەورە ئیفاقە و شیفا بنێریە و چارەسەر و دەر هەمووی لای خوای پەروەردگارە. بۆیە بە هیچ شێوازێت دەست مەبەن بۆ قەتڵی ئەو مناڵە و کوشتنی ئەو مناڵە بیسپێرن بە خوای پەروەردگار. ئەگەر هاتە دنیاوە بە هەر شێوازێ بوو قبوڵتان بێت ئەگەر نەهاتە دنیاشەوە ئەو کاتە تەبعاً خوای پەروەردگار خۆی باش ئەزانێت با 5 مانگ ناڵێت لە 5 مانگ و نیوە ئەمرێت ئێوە سەبرتان هەبێ بزانین مەرحەمەتی خوای گەوراڵێکی ئینشاڵڵا. ئەم چکە بە دکتۆرشم گوتم دکتۆرە خانی ینی ئەو منداڵە یعنی ئەمە نامێ بەڕوڕەشی بچمەوە بەربارەگای خوای گەورە گوتی کاکە ئەم لە ترسی ئیمانی خۆم چکە گوتی حسێبە قەتل نەفسە گە شتەکە شایستە ئێوە شتەی نەبی. گوتم عەلا کولین گوتم وەڵڵا ئەمە پرسیاری خۆم دەکەم مەسەڵەن لە چەند مامۆستایەکی بەڕێز ئێستا لای توش دڵنیام بۆ تەواو لە سەقسەی جەنابەت ڕاوە دەستم هەر شتێک هەبوو لای خوای گەورە زۆرش کرد. بەس ئاخر شت مامۆستا ئەگەر گوتیان زەرەری لۆ خێزانت دەبی طبعاً قوربانگیان زەرەرەکە چییە؟ ئایا ئەم زەرەرە ئەگەر زەرەری نەفسی بێت خێزانت بەرەو مردن بچێت ئەو کاتیان دروستە یعنی بڵێن خێزانت مەسەلا ها مامۆستا بش بوو لە قسەت دەبڕم چکە ها دەرێم ڤایرۆسە مەسەلەن لەوانەیە بە احتیمالیوان ئەگەر ڤایرۆسە مەسەلەن خێزانیشم بگرتەوە. قوربانگیانەوە طبعاً ئیشی یەک دکتۆرێک نییە ئەوە ئیشی دادەنش مامۆستا عەفوو لە خەسخانەی مەسەلەن حکومەتی ئەوەی وولادەی کە خەسخانەشی حکومیە لوزنە دادەنشی لۆ چارشەمێ بەس گوتوامن بە ڕێی جەنابتم دەکەم بی ئەگەر ئەوانش گوتیان لەباری بە مەسەلەن زەرێری ئەگەر وتیان هەمان نەخۆشی ئەگوازرێتەوە بۆ خێزانەکەت بۆ خێزانەکەشت مەترسی مردنی هەیە ئەو کاتە دروستە دەستبەری بۆ عەمەلیە
دەستبەری بوو ئەوە بەبەش لە ناوبردننی ئەو مناڵە بەڵام ئینشاءڵڵە ئەگەری وا هەربوونی نییە بە هیچ شێوازێک ان شاء الله خوالي دعاء خير والو كمان مصطفى وە کۆمەڵێ بۆ منە لەگەڵ ڕێزما کۆمەڵێ دکتۆر هەن هەر بزانن مناڵێ بچووکترین خەلەلی هەیە ئەیانەی بە دەرزیبی کوژن و لە ناوی بن الرحمن لداك بعد ما مصطفى بقول ازيات مداك